گۆرانی دوایم کاکی ناسر لە مقامی جیهانم پشکنیوە کە دە شووری سەبایدا کتووە مقامێکی سەبای عەرەبی یان شووری عەرەبیان سەبا بەڵێ باخدا مقامێکی شێعرێکی عاشقانەیە شێعری عەونیە شێعرێکی زۆر بەرزە بەڵێ دیارە من وەک تێبینی باوەی بڵێم لەوانەیە هەموو شارەکەی نەڵێم چۆکە بۆ وەختی پرۆگرامەکەی نەگیریە بەشێکی لێ هەڵدەبرێن و دەیڵێم زۆر باش زۆر توولانی نەبێوانە زۆر باش تێبینێکی دیکەشم هەیە ئەگەیزم دەی کاک ناسر ئەویشەوەیە کە بەداخەوە ئەو شتانەی کە ئێمە جۆمان لێ بۆیانی جەماوەری کورد جۆ لێ بۆ لە مامۆستا تەرتفیق بۆ خۆزانی بە پێی هەلومەرجی کوردەواری ئەوانە ڕنگ بێ بۆیەوەی بە تایبەت باز دەکەم خەڵک پێی وا بێ تەمەشا ئەو برادرە چۆ لە گۆرانەکانی مامۆستای دەڵێتەوە و شلی کردوونەوە یاخۆ خاوی کردوێتەوە بەڵام دەواقعدا ئەوەیە کە ئەو گۆرانیانەی ئەو بەرهەمانەی کە مامۆستای ئەمە جۆمان لوجە هیچیان دەواقعدا زەبتی تەلەڤیزیۆنی نین یاخۆ ڕادیۆیی سخۆ ستودیۆی کاسێتی ئەوەڵی بەگوێی ئێمە نەگەیشتۆ لەوانەیە کاسێتی 10 و 20 و 30 و 100 بێ تۆ خۆت باش دەزانی لە هەر کاسەتێک کە کۆپی دەکرێ یەک چوارمی تۆنەکەی دەچێتە سەریە وەڵام ئەو جار بەو مقدارش سەریحتر دەبێ ینی لەوانەیە کاسێتی ئەسڵیە گە لەگەڵ کاسێتی مەسەلەن کۆپی شمارە 20 و 30 جۆی لێ بدەیت لەوانەیە سێ چوار پەردەچوو بێتە سەرەوە خۆ هەر بەو مناسبە سەریحتر ببێ جا من ویستمەوەی باسکەم کە من شتەکەی خاو ناکەمەوە من حەولم داوای جۆ لە شتە ئەسڵەکانی بگرم بە پێی شتە ئەسلەکەی بڵم بنا بۆ نمونە ناکرێ مەسەلەن دە شارەزایی مامۆستایدا نییە کە مەسەن گۆرانێکی ئاوا بتووە مەسەلەن بۆ نمونە سەدای بیستمە براکەم کورد دەغیرەتی ئاوان لێ هاتوانی شتەکان ینی خۆت دەزانی ئاسن قەت شتی وا ڕووی نادەکەم مامۆستا تێکی وای کوت پێت فەرموو تبني نسير
بەیانی گەلاوێژی هەڵاتووی پێرویانە تەرازووی نە پێروی نەگەلاوێ بێتی خوبێ چەک خوێڕژ ئایاوە ئەیارە نەوەک شایی سەرتەختی نەوەک شای سەرتەختی نەوەک گوڵی نەوبەختی نەسەروی نەچناری نەسەروی نەچناری نسوين هنري هر اروینو پێناگەین هەر ئەڕۆین و پێناگەین هەر ئەوێین و تێناگەین شێوەی ئەم گفتوگۆیان داخەکەم ڕەنجە ڕۆیان نديك دقان نبيك دقين نظر ماهر سر هوی بیسات تکردن لسرتاب تنجام وای پیموتی ورن من گوران و تو کرمان
من گۆران و تو کرمانج هەردووک بۆ شوێن یەکامان هەردووک بۆ شوێن یەکامان